بۆیە لە ڕەمەزانە فێری تەقوا و لە خواترسان بە. لە ڕەمەزانە فێری ئەوە بە کە تۆ بە تاوانێکی بچووک، بە چەند تاوانێکی بچووک کە لەسرت کۆ ئەبێتەوە بە هیلاک تا بە مەڵە سەد گوناح و یەک تۆبە لا تحقرن صغيرة. بچووکترین تاوانیش بەکەم مەزانە بۆ إن الجبال من الحصى. ئەو شاخە گەورانی تۆی بینی لە بەردەوردەکان پێگاتون، بە بەردەوردەکان بوون بە شاخ. بۆیە پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی لأعلمن أقواما يأتون يوم القيامة من أمتي يأتون يوم القيامة بحسنات أمثال الجبال فيجعلها الله عز وجل هباء منثورا. فرمي والله العظيم من كومل خلقي يزانم لأمتكي من إيمين أوا دين لروج قيامة حسنات زوريان هي شاكي زوريان هي باب أندازي شاخ كويان كردوته كوتليان كردوه خرمانكيان قورية بلان فيجعلها الله عز وجل هباء منثورا. بەڵام خوای گەورە هەمووی بەتاڵەکاتەوە وەکو چۆن خەرمانی کایەک دانرابێ و بایەکی قایم بێ هەرێکی بەلایەکا بەرێ هەمووی بەتاڵە بێتەوە ئەو چاکانی کە کردوێتی، ئەو شاخە چاکەیی کە هێناوێتی. کە ئەم حەدیثە ئەگەڕێتەوە ثەوبان ڕەزای خوای لێبێ فەرمێ یا رسول الله صفهم لنا جلهم لنا ألا نكون منهم ونحن لا نعلم. بۆمان بجێڕە بزانین کێ نەمانە وەسفیان چییە سیفەتیان چی خۆی ئێمە نازانین. ناکرێ ئێمە ئیش بکەین کار بکەین چاکە بکەین بەڵام بەتاڵ ببێتەوە بزانین چییە ئەم مەسەلەیە. پێغەمبەر فەرمووی صلى الله عليه وسلم ئەمە إنهم من جلدتكم ويتكلمون بألسنتكم ويأخذون من الليل كما تأخذون. ئەوان هەر لە پێستی ئێوان هەر مسلمانن شەونێژی شەکەن یعنی تەراویحی شەکەن بەڵام ئەمە کێشەکەیە. ولكنهم أقوام إذا خلوا بمحارم الله انتهكوها. بەڵامانە قەومێکن کاتێککە حرامەکانی خوا دێتە دەست بەردەستیان ئەو کاتێککە هیچ کەسێک ئاگای لێ نییە، ئەو کاتێککە بەس خوا ڕەقیبە بەسەریانەوە بەڵام ئەو خوا بە گەورەتر نازانێ لەوەی کە ئەیکا، ئەو کاتێککە ئەڵێ الله ئەکبەر خوا گەورەترینە بەڵام ئەو خوای لا گەورەترین نییە. زمان حاڵەکەی واڵێ لەبەرەوەی کە واز لە ئیشە بەتاڵەکەی نایەنێ بێ بۆ مزگەوت بێ بەرەو نوێژەکەی انتهكوها حرامەکانی خوا ئاشکێنن. قرص أم حديثة لسنن ابن ماجه هاتو بسندك صحيح أم حديثة صحيحة أم حديثة أفسانية أم حديثة طبق برانبرة لقى القرآن بيروس كزورك لآية كان إخواي قولوا مهربان باس يودو زخمان بوك أخواب من باريزي أبي لي بترسي بخوا هر بيكنين نية هر دور ركاد نيوج نية هر هج ركاد تراويح نية حالك زور لو قرسترا زور لو قرستر زور. خوال دوشيني قرآن أفرمي لقد حق القول مني لأملأن جهنم من الجنة والناس أجمعين. سوين بحقك لسر خوم دامناوا جهنم بركم لجنوك ولا إنسان. أبي بترسي أبي التقوى دبي أقر تولى الرمزان فيري تقوى ولا خواترسان بي أي كيف يربي أقر موسبيا كان أقادار أنك لو يكتو أمري أي تركي أقريتوا كي بيريق لخوا دكيتوا ئیتر کەی واز لە تاوان و خراپەکاری ئەهێنی، کەی واز لە زەم و غەیبەت ئەهێنی، کەی واز لە شەرواڵپیسی و زینە ئەهێنی، کەی واز لە سوو خواردن و درۆ ئەهێنی، کەی واز لە دزی و خیانەت ئەهێنی، کەی واز لە سەیرکردنی شەرەفی خەڵکی ئەهێنی، کەی واز لە بڵاوکردنەوەی خراپە ئەهێنی، کەی واز ئەهێنی کەی إن أمامكم عقبة كؤودا لا يجوزها المثقلون. پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم بەرامبەرتان ڕێیەکی زۆر سەختە. ئەو کەسی کە کۆڵەکەی قورسە ناتوانێ بیبە ناتوانێ ڕێگەکە ببڕێ بێنە بەرچاوی خۆت ڕێگایەکی دوورە بڕی و کۆڵێکی قورست پێیە ناشتوانی دایبنی چۆن نتوانی بڕۆی چۆن نتوانی ئەم ڕێیە بکەی ناتوانی. پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم بزان ئاوایە ڕەمەزان یعنی تەقوا لعلكم تتقون.